بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لەخوا ئەپارڕێمەوە خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکە ئینشاء الله. داوا لەخوا دەکەم وەکو چۆن لێرە لە ماڵەکەی خۆیدا کۆبووینەتەوە عیبادەت ئەکەین، ئینشاء الله ئاوا لە بەهەشتەکەی خۆیدا کۆمان کاتەوە پشت بەخوا. سێ پرسیار لە مەحشەردا، هەر پرسیارێکیان یەک لە یەک گرنگترن، دووهەم لە یەکەم گرنگترە، سێهەم لە دووهەم گرنگترە. ئەم سێ پرسیارە ڕاستەوخۆ ڕەب العالەمین لە هەموو بەندەیەکی خۆی دەکات. ئەو سێ پرسیارەی لە ساحەی مەحشەردا خوای پەروەردگار لە عەبدەکانی دەکات ڕاستەوخۆ. کام پرسیارانن؟ چ کاتێک پرسیارەکانیان لێ دەکات؟ طەبیعی هیچ کەسێک دڵی وابەست نەبێت بە هیچ کەسێکەوە، هیچ کەسێک دڵی پەیوەست نەبێ بە کەسێکەوە ئیلا دڵمان پەیوەست بێ بە کێوە؟ الله. بۆ وەکولهم ئاتیه یەومە القیامەتی فەردا. بەتەنها ئەچیتە حزووری خوا، بەتەنها، ناڵێ حیزبە، ناڵێ جەمعە، ناڵێ قەبیلە، ناڵێ لەگەڵ حیزبەکەمام، لەگەڵ ڕەئیسەکەمام، لەگەڵ قەبیلەکەمام، لەگەڵ تائیفەکەمام، لەگەڵ بنەماڵەکەمام، لەگەڵ خێزانەکەمام. فەردا، بەتەنها مەحکەمە ئەکری مسلمان، بەتەنها. ئینسان ئەبێ هەمیشە دڵی بە کێ وابەستە بێت؟ الله. ناونیشانی وتاری ئەم عەسرەمان ئەو سێ پرسیارەیە کە ڕاستەوخۆ ڕەب العالەمین لێمان دەکات. چ کاتێک پرسیارەکانمان لێ دەکات؟ مسلمانەکان کاتێ هەموو خەڵکی کۆکرایەوە لە مەحشەرە، هەمووی زیندوو بوونەوە لەژێر عەرشی خواوە، هەر یەکێک لە ئێمە 99 سجلی بۆ دێتە دەرەوە، 99 فایل. ئەو 99 فایلەی بۆ ئەکرێتەوە مەدە البەسەر، بە ئەندازەی چاو بڕکە درێژە. ئەو 70 ساڵە، ئەو 80 ساڵە، ئەو 100 ساڵە، ئەو هەموو ساڵەی تەمەنت چیت کردووە، چیت وتووە، چیت خواردووە، چیت خواردووەتەوە، چ قسەیەکت ئەنجام کردووە، چ کردەوەیەکت ئەنجام داوە، چەند خەوتووی، چەند چاکە، چەند خراپە، هەمووی تیا تۆمار کراوە. لەحزەی ژیانی تۆ نییە لەو سجیلانە بێ، لەو بیتاقەیە 99 بیتاقە، 99 فایل بۆ دێتە دەرەوە. ئەو 99 فایلە ئەیخەنە بەردەمت. ڕەب العالەمین ڕووە کاتە بەندەکەی هەموو یەکێک بەتەنها ئەفەرمێ عەبدی ئیطەلع، عەبدەکەم سیرکە، بڕوانە. ئەویش ئەڵێ خوایە سەیری چی بکەم؟ ئەڵێ سەیری خوا فەرمێ سەیری ئەو بیتاقەیە و ئەو فایلانت بکە. ئەوە هەموو کردەوەکانی تۆیە، هەموو قسەکانی تۆیە، هەموو عیبادەت و گوناح و هەڵوێست و هەموو شتەکانی تۆیە. ئەڵێ خوایە گیان پێویست ناکا سەیری کەم. ئەنتە لەستە بظەلامین للعەبید، تۆ ستەمکار نیت، تۆ ستەم لە بەندەکانت ناکەی پەروەردگارە، پێویست ناکا. خۆ مەزانم چیم چاندووە، خۆ مەزانم چیم کردووە، خۆم ئەناسم.
هەروێ مەزان و چێشم وە کاڵان خەڵکی پێی دوعا وەنەم مەناڵان خۆ مەزانم چیم کردووە خوایە پێویست ناکە رب العالمين فرماني بودركا أفرمي اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا بخوين روا أو نامو أعمالو أو كردوانت أمرو خود بسي بو خود شاهدي بيل سر خود لا تظلم نفس شيئا هيج كس يستمي ناكري هيج كس ما في بيشيل ناكري هیچ کەسێک ناتوانێ وەکیل مدافعێک و محامیە بۆ خۆی بگرێت و پارێزەری ناوێت خزمەلە نییە واستەکاری نییە ئەم شتانە لەوێ لە دادگای خوایە دەوری نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ فەیەطەلع العەبد عەبدەکە دەست ئەکا بە سێرکردنی سجلەکان و فایل و بیتاقەکان کە لە ژێر عەرشەوە خوا بۆی دەرهێناوە ويقلب الصفحات هەڵیەداتەوە ئەم لاپەڕەیە ئەخوێنێتەوە ئەمیان تەواوەکە هەڵێداتەوە ئەمیان تەواوەکە و هەڵیەداتەوە چی کردووە چی ئەنجام داوە چاکە خراپە هەمووی تایە بەروارەکەی شوێنەکەی کاتەکەی شەو بووە یا ڕۆژ بووە لە چ شوێنێک بووە چ کاتێک بووە هەمووی تایە نووسراوە سبحان الله شتی وای تیا نووسراوە ئەم عەبدە بیرەکەوێتەوە لە دڵی خۆیان ئەڵێ والله قەت تەسەوورم نەکردووە خوا ئەم شتەم لەسەر بنووسێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کردەوەی وای تیا نووسراوە ئەو عەبدە ئەڵێ والله نەمزانیوە ئەو کردەوەیە چاکەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کاتێ وەرەقەکان هەڵئەداتەوە سێرەکان نووسراوە عەبدەکە لە نامەی ئەعمالەکەیان نووسراوە لە نامەی ئەعمال و سجلی عەبدەکان نووسراوە فڵان عەبدم لە فڵان مزگەوتە تفێک ڕۆکەوتبوو بە قاچەکانی سڕی کلێنسێک کەوتبوو هەڵی گرت لەبەر خوا ئەوەی تیان نووسراوە موسڵمانەکان ئەوەی شت هەیە تیان نووسراوە لەو بەروارەدا لە سەعات ئەوەنەیە لە شەوە عەبدەکەم دوو ڕەکەعات نوێژی کرد سبحان اللهیەکی کرد خێرێکی کرد کەس پێی نەزانی چاکەیەکی کرد تاوانێکی کرد قسەیەکی خراپی کرد پشتگیری کەسێکی کرد بە ناحەق هەمووی تایە تەواوی ئەکات هەمووی سێرەکات خوا فەرمێ ئەحصاه الله ونسوه ئەحصاه الله ونسوه خوا ژماردووێتی لای خۆی بەڵام ئەمان بیریان چۆتەوە خوا فەرمێ عەبدی هەل اطەلعتە عەبدەکەم ئەوە هەمووی سێر کرد عەبدەکەی ئەڵێ بەڵێ پەروەردگارە ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها أما چه سجلێکە و چ کتێبێکە و چ فایلێکە گەورە و بچووکی تایە هیچی نەپەڕاندووە هەمووی نووسراوە تایە لەو کاتەدا إن الله يسأله ثلاثة أسئلة لەو کاتەیە خوای رب العالمین سێ پرسیار ئاراستەی عەبدەکە دەکات دوای سێرکردنی نامەی ئەعمالی دوای ئەوەی خۆی بۆ دەرئەکەوێ بایی چەنە کردەوەکانی خۆی ئەبینێ باشە و خراپە سێ پرسیاری زۆر گرنگ ئەکا لەو عەبدە سێ پرسیاری خەتەر سێ پرسیاری مهم کێیکە پرسیارەکان کێیکە خوا الله ڕاستە و خۆ لەو عەبدەی ئەکا کە وەستاوە لە حوزوری خوادا پرسیاری یەکەمی خوا فەرمێ عەبدی بیرکەرەوە عەبدەکەم بیرکەرەوە هەل ظەلەمەکە حەفەظەتی دوو فریشتەکانی سەر شانم ئەم شتانەیان بۆ تۆ نووسیوە چی لەو سجلانە هەیە لەو 99 کتێبەیە
لەو 99 فائیلەیە و بیتاقەیە هەمووی ئەو دوو فریشتەیەم نووسیانە سەر لای ڕاست و لای چەپ. هەل ظەلەمەکە حەفەظەتی زڵمیان لێ کردووی بیرکەرەوە جوان بزانە شتێکت کە ئەنجام داوە چاکە بێنەیان نووسیوە، شتێکت ئەنجام نەدا بێت و خراپەیان بۆ تۆمار کردبی نەشت کردبێ بگەڕێ بزانە هی تۆ نەبێت، بزانە لێیان تێک چوو بێت. عەبدەکە ئەڵێ لا یا ڕەب نەوەڵڵا پەروەردگارە چیان نووسیوە چی ئەبینیم هەموو وایە، ئەوەی ئەبینم لەو سجلایە هەمووی ئەنجامم داوە. پرسیاری یەکەم تەواو بوو. خوا فەرمێ باشە عەبدەکەم. پرسیاری دووهەم ئەلەکە حەسەنەتون مەخفیە، کردەوەیەکی نهێنیت هەیە فریشتەکان پێیان نەزانی بێت نەیان نووسی بێت، ئەو کردەوەیەی کە فریشتەکان پێی نازانن کێ ئەزانێت چییە، سڕێکە لە بەینی عەبد و خوادا، فریشتەش پێی نازانێ. ئیخلاسە، ئیخلاس دڵسۆزیە بۆ خوا. ئیخلاس فریشتە پێی نازانێ بینووسێت، شەیطانیش پێی نازانێت و زەفەری پێ نابا بیسڕێتەوە، خەلەلی تێخات، ڕیایی تێخات. ئیخلاس شتێکە لە بەینی عەبد و خوادا بەس ئەڵڵا ئەزانێت. ئەفەرمێ عەبدەکەم ئەلەکە حەسەنە، چاکەیەکی نهێنیت هەیە مەخفیە، فریشتەکان بیریان چوو بێتەوە نەیان نووسی بێ. عەبدەکەش ئەڵێ لا وەڵڵاه یا ڕەب ئەوەی هەیە هەر لەوانایە هیچی تر نییە. پرسیاری دووهەم تەواو بوو. پرسیاری سێهەم و کۆتایی کە خوای ڕەب العالەمین لە عەبدەکەی ئەکا لە مەحشەرە کە ڕاستەوخۆ لە حضوری خوا داوەستاوە، کە پرسیارێکی عەجایبە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت خوای ڕەب العالەمین بۆ عەبدە ئەفەرمێت عەبدەکەم عەبدی ئەلەکە عوذر تعتذر إلينا به، بیانوێک عوزرێکت هەیە دێت قبوڵکەین بڵێ لەبەر خاتری ئەمە ئەو کارم کردووە، بیانوم هەبوو نوێژم نەئەکرد، بیانوم هەبوو ڕۆژم نەئەگرت، بیانوم هەبوو سیلە ڕەحم ئەنجام نەئەدا، بیانوم هەبوو نەئەهاتم بۆ مزگەوت، بیانوم هەبوو شەڕەنگێز بووم، بیانوم هەبوو خراپکار بووم. عوزرێکت هەیە قبوڵی بکەین و شیاوی قبوڵکردن بێت؟ سەحابەکان تەحەمولی قسەکەی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم. وتیان یا پێغەمبەری خوا یا رسول الله صلی الله عليه وسلم أيقبل ربنا منا الأعذار؟ خوای رب العالمین عذرمان قبول ئەکات لە مەحشەرا عذری بۆ بێنینەوە؟ بڵێن لەبەر خاتری ئەمە ئەم کارەمان ئەنجام نەداوە و لەبەر خاتری ئەمە ئەنجاممان داوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا أحد أشد قبولا للعذر من الله، هیچ کەسێ بە ئەندازەی خوا عذری عەبدەکانی قبول ناکات. خوا عذری عەبدەکانی قبول ئەکات، هەر عذرێکت هەبێت معقول بێت بیهێنیتەوە بۆ خوا، بیانوویەکت هەبێت خوا لێت قبول ئەکات. عذر باسکە لەوێ، بەڵام ئاگادار بە خوا ناخەڵەتێت. يخادعون الله وهو خادعهم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئاگادار بن رب العالمین فێڵی لێ ناکرێ وما يخدعون إلا أنفسهم. عەبدەکە ئەگەر بڵێت بەخوا غافڵ بووم نەمەزانی ئەمەیەتە ڕێگەم، خوا فەرمێ ئەی لە قورئانا پێم نەوتی ولا تكن من الغافلين، لە بێ ئاگایان مەبە. ئەگە عەبدەکە زاڵم بوو ستەمکار بوو لەوێ عوزر ئێنێتەوە ئەڵێ خوایە بخوا نەمزانی ئەمە هەیە و نەمزانی و لە دەستم دەرچوو ئەو شتانە. خوا فەرمێ ئەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم نەیفەرموو ئیاکە والظلم، ئاگاتان لە ستەمکار بێت، ستەم لێکرا و دوعای قبوڵە.
ئەگەر تۆ حکمت بە غەیری خوا ئەکرد، حکمت بەما ئەنزەل الله نەئەکرد، بۆ نمونە کەسێک هەیە ئەڵێ وەڵا ئەم حکمەی خوای ڕەب العالەمین ئێستا بۆ ژیان ناشێ العیاذ بالله، من قبوڵمە خوا ڕازقم بێ، خوا دروستکەرم بێ، خوا ژیانەرم بێ، خوا مرێنەرم بێ، بەڵام قبوڵم نییە خوا بەرنامەم بۆ دانی العیاذ بالله، قبوڵم نییە بەرنامەکەی خوا بە کەڵکی ئێستا نایە. خوا فەرمێ ئەی پێم نەوتی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون هم الكافرون هم الظالمون. ئەمە لە قورئانەکە تۆمار نەکراوە ئەوەی حکم بەوەی نەکا کە خوا دای بەزاندووە ئەوە ظاڵمە و کافرە و فاسقە و گوناحبارە. کابرا نوێژ ناکات، عذر ئێنێتەوە لەوێ، خوایە بەخوا مەشغەڵەت بووم، بەخوا ناڕەحەت بووم، فەقیر بووم، نەمەتوانی. خوا فەرمی عەبدەکەم شەو ڕۆژێ چەند سەعاتە؟ ئەویش ئەڵێ 24 سەعات. عەبدەکەم 23 سەعات بۆ تۆ بوایە، سەعاتێکی بۆ نوێژ بوایە، کورە بە نیو سەعات دەر پێنج فەرزەکە تەواو ئەبێت، نیو سەعات بۆ نوێژ بوایە بۆ من بوایە. عەبدەکە عوزری نامێنێت. عوزری چی؟ ڕۆژوود نەگرت، لە بازارە بە ئاشکرا مەطعەم کراوەتەوە بەبێ شەرم، جگەرە ئەخورێت، ئاوە خوڕێتەوە، چایەخانە، دۆمینە، هەمووی تاوڵە، هەمووی خەریکی ئالاتی لەهو لەعبە. خوا فەرمی عەبدەکەم بۆ ڕۆژوود نەگرت، بەخوا خوایە گەرم بوو نەمتوانی. دکتۆر وتی مەیگرە، نەوەڵڵا وتی بیگرە، گورچیلەت ئێشیە کرد، نەوەڵڵا ساغ بووی بەڵێ. دەی خوا فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. خوا شتێک ناخاتە سەر کەسێک کە لە توانایانە بێت، تەکلیفی شتێ ناکا کە لە توانای ئینسانانە بێت. عوزرت نییە ئەی فڵانە کەس بۆ توانی گرتی، تۆ بە نەتوانی، عوزرەکەی پوچەڵە بێتەوە. خوشکەکەت بەری کردووە لە میرات، میراتەکەی نادەیتی، ظڵمی لێ ئەەکەیت، لەوێ عوزر بۆ خوا ئەینیتەوە، ئەڵێ خوایە بەخوا کورە نەیەویست وتی بۆ خۆت، کورە وتی بۆچی من بۆچی مێردەکەم بیخوا، بی بە خۆت بیخۆ، بیۆ بەژنەکە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من منع وارثا من إرثه منعه الله من إرثه يوم القيامة. من منع وارثا من إرثه منعه الله من إرثه يوم القيامة، يعني الجنة. هەر کەسێک وارثێک منع بکات لە میراتەکەی بەهۆی ئەوەوە میراتەکەی بێر نەکەوێت و نەیدرێتێ، خوا لە ڕۆژی قیامەتە منعیەکا لە بەهەشتە و کەسە، بەهەشتی لێ قەدەغە دەکات. کابرای قاتڵ ئێ پەروەردگارە بخوات عوزرم قبول کە کوشتم لە دەستم دەرچوو. خوا فەرمێ بۆ کوشتت؟ ئەی لە قورئانەکە نەنووسرا بوو هەر کەسێ بکوژێ بە ناحەق فكأنما قتل الناس جميعا. لكوتاي دا أخواي قربوا عبد أفرمي عبدكم أعطيناك نفسا طيبة وفطرة نقية. عبدكم نفسك باك مان بيايت، سروشتك جوان، درونك باك، دنستها بيست كرت، غيرتها، نجستها، قوريت، شلكنت كرت. كفى بنفسك اليوم عليك حسيبا. اتن خود بو خود بسك خود شاهدي اوادت. اما سيبرسيار بو مسلمان كان لروج قيامتها رب العالمين راس تخول ما نكا باخو من حاضر كن بو برسياراني ان شاء الله. بانا من اعمال من كي خوينين وشتي باشي تيابيت چونکە چاکە و خراپەی تیا تۆمارەکرێت. داوا لە خوا کەم خوا کۆمەکیمان بکا بتوانین ئەوەی چاکە تۆماری بکەین، ئەوەی چاکە ئەنجامی بین، ئەوەی چاکە ئەوە بڵێین، ئەوەی خێرە ئەوە بکەین، ئەوەی خێرە ئەوە بڵێن ئینشاء الله. خوا لە گوناهمان خۆش بیت، خوا عاقبەت خێرمان کەیت، خوایە ئیمانمان سەلامەت کەیت، خوایە دوعاکانمان گیرا بکەی، خوایە ئیسلاحی حاڵمان کەیت، خوایە لە گوناحی باوکو دایکمان خۆش بیت، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بی، خوایە بە ئەمەتی پێغەمبەر بمان ژمێری،
خوایە گیان لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزی خوایە مان و بوونمان بۆکەی بە ڕەحمەت لە قیامەتە خوایە ئەوەی چاکە چاکی بۆ بکەی ئەوەی خراپە خوایە چاکی کەی ئەگەر باش نابێ خوای لە ناوی بەری خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله